ئۆکراینیا وڵاتێکە لە ئەوروپای ڕۆژهەڵات کە ساڵانێکە لە ڕۆژەفی هەواڵەکاندایە. Мною принято решение о проведении специальной военной операции. Война лишит гарантий всех. Гарантий безопасности не будет больше ни у кого. ئەگەر بمانەوێت مێژووی ئۆکراینیا بزانین، پێویستە ئەوە بزانین کە ئەم وڵاتە لە ساڵی 1982 دامەزراوە بە ناوی خۆیەوە کە ڕووسیڤە. بێگومان ڕووسەکان ئەم مێژووە قبول ناکەن، دەڵێن ڕووسیڤ بەشێکە لە رووسیا، بۆیە ئەمە ئەوەمان بۆ دەردەخات کە لە یەکەم ڕۆژەوە ڕووسەکان و ئۆکراینیەکان کێشەیان لەگەڵ یەکتردا هەبووە. هەردووکیان لە ڕەچەڵەکی سلاڤن، بەڵام لەگەڵ یەکتردا ناگونجێن. رووسیا هەمیشە بە درێژایی مێژوو بەهێزتر، هەر بۆیە ئەم وڵاتە زۆربەی مێژووی خۆی بەشێک بووە لە خاکی رووسیا، دواتریش بوو بە بەشێک لە یەکێتی سۆڤێت. بەڵام کاتێک یەکێتی سۆڤێت ڕووخا، یەکێک لەو کۆمارانەی لێی جیابووەوە ئۆکراینیا. زۆرێک دەڵێن ئەگەر هەموو خاکی سۆڤێت بخەینە لایەک، ئۆکراینیا لایەنێکی دیکەیە، چونکە باشترین شوێن بوو لە یەکێتی سۆڤێتدا کە لەدەست چوو. پێویستە ئەوە بزانین لە سەردەمی سۆڤێتدا حکوومەتی مۆسکۆ چەکی ئەتۆمی خۆی لە ئۆکراینیادا جێگیر کرد، بەڵام کاتێک ئۆکراینیا سربەخۆیی بەدەستێنا، نەک هەر رووسیا دڵتەنگ بوو لەو بۆمبە ئەتۆمیانەی کە لەوێ بوون، بەڵکو ڕۆژاواش زۆر دڵگران بوو. دەیانوت نابێت ئەم وڵاتە ئەتۆمی هەبێت، و هەر بۆیش نزیکەی هەموو وڵاتە زلهێزەکان بەتایبەت رووسیا و ئەمریکا کەوتنە دانوستان لەگەڵ ئۆکراینیا و وتیان واز لەم چەکە ئەتۆمیانە بێن. ئۆکراینیا وتی باشە، ئەوان ئامرازی بەرگری منن، وتیان پێویستت بەمانە نییە، ئەگەر شتێک بە هەڵەدا بچێت ئێمە بەرگریت لێ دەکەین. ئۆکراینیاش بەم شێوەیە لە چەک داماڵدرا، هەموو چەکە ئەتۆمەکانی دەبەن و لە وڵاتێکی ئەتۆمی بەهێزەوە دەگۆڕێت بۆ وڵاتێکی ئاسایی ئەوروپای ڕۆژهەڵات کات تێدەپەڕێت تا دەگەینە ساڵی 2014. ئەو ساڵەی کە هێزەکانی رووسیا لە ناکاو دەشتە نێو ئۆکراینیا و کریمیا داگیر دەکەن. بیانی رووسیا چی بوو کە سەرەتا کریمیا هی ئێمە بووە و ئێستا هی رووسیایە. ئەگەر ڤیدیۆی ڕۆشتنی نیکیتا ببینن، دەزانن کە خۆرۆشۆف لە ئۆکراینیا گەورە بووە و ئۆکراینیای خۆش دەویست. لەو کاتەشدا ڕازی بووە کە کریمیا بەشێک بێت لە ئۆکراینیا. بێگومان کۆماری ئۆکراینیا لەو کاتەدا لەژێر پاراستنی یەکێتی سۆڤێتدا بوو، بەڵام دوای 6 ساڵ حکوومەتی رووسیا وتی نەخێر، ئەمە هی ئێمەیە و کریمیا دەبین. 8 ساڵ تێدەپەڕێت تا دەگەینە ساڵی 2022 کە هەمووان دەزانن چی ڕوودەدات. رووسیا هێرش دەکاتە سەر هەموو ئۆکراینیا و هێشتا شەڕەکە بەردەوام. ئێستا 4 پارێزگای ڕۆژهەڵاتی ئۆکراینیا لەگەڵ کریمیا لە دەستی هێزەکانی رووسیادایە. بیانووی حکوومەتی رووسیا ئەوەیە کە ئەو پارێزگایانە داگیرکراون و پێویستە بەشێک بن لە خاکی رووسیا. ئێستا با بڕۆینە پێشەوە. ئێمە نامانەوێت چینە ناو ئەم شەڕەوە، بەڵام دەمانەوێت بزانین چیرۆکەکە چییە، بۆچی هەمووان ئەمە دەخوێننەوە. دەزانن کاتێک دۆناڵد ترەمپ هاتە سەر پۆستەکەی پاڵپشتی رووسیای کرد و وتی دەمەوێت کۆتایی بەم شەڕە بهێنم. ئۆکراینیا دەبێت بەشێک لە سەرچاوەکانی خۆیمان پێ بدات لە بەرامبەر ئەو 500 میلیارد دۆلارەی کە پێمان بەخشی. لەلایەکی ترەوە یەکێتی ئەوروپا دەڵێت نەخێر و دەڵێت ئێمە پشتیوانی ئۆکراینیا دەکەین. بە هیچ شێوەیەک دەنگێکی گوماناوی نییە. بۆچی سێ زلهێزی جیهان ئەم خاکەیان دەوێت؟ لێرە چی هەیە؟ لە 24 شوباتەوە ڕاگەیەندرا کە ترەمپ و زلینسکی قسە لەگەڵ یەکتر دەکەن، بەڵام لەبارەی شەڕەوە نییە، بەڵکو باسی سەرچاوەکانی ئۆکراینیا دەکەن. لەوانەیە بپرسیت چ سەرچاوەیەکی تێدایە؟ سەرچاوەکانی ئەوێ خشتەی مەندەلیۆڤ، بە تایبەت ئەو توخمە دەگمەن و بەنرخانەی ئەم توخمانە لە ئۆکراینیا لە هەموو شوێنێکی دیکەی جیهان زۆرترن. دوای ئەوەی ئەم قسانە وترا، زۆری نەخایاند. ئاژانسەکانی هەواڵ ڕایانگەاند کە حکوومەتی ئۆکراینیا و ئەمریکا گەیشتونەتە ڕێککەوتن و دەیانەوێت گرێبەستەکە واژۆ بکەن.
خەریکە لە ساتەوەختی دیداری ترمپ و زلێنسکی نزیک دەبینەوە و کۆبوونەوەکەش نزیکە. هەرچەندە ترمپ تەنها چەند ڕۆژێک لەمەوبەر دەیگوت زلێنسکی دیکتاتۆرێکە و ئەو تاوانبارە لە شەڕی لەگەڵ رووسیادا. ئێستا ئەم سەرچاوە ئۆکراینیانە چین کە ئەوەندە لێی تووڕن. سەرچاوە ئاساییەکانیان کە ئێمە هیچ پەیوەندیەکمان پێوە نییە، وەک ئاسن، مەنگەنز، زینک لەم وڵاتەدا زۆرن. بەڵام کاتێک باس لە توخمە دەگمەن و بەنرخەکانی وەک تیتانیۆم یان زیرکۆنیۆم دەکرێت، ئۆکراینیا زۆر بەنرختر دەبێت، لەوانەیە باوەڕت پێی نەبێت. ئۆکراینیا لە ١٧ تیتانیۆمی جیهان بەرهەم دەهێنێت. چیتری هەیە؟ یۆرانیۆم و بریلیۆم. بەڵام ئەمانە سەرچاوەی نائاسایی نین. لەم وڵاتەدا سەرچاوە هەیە کە زۆر پێویستە بۆ بەرهەمێنانی پاتری و چیپی نوێ، وەک نیۆن و کریپتۆن. نیۆن و کریپتۆن گازی بەرزن کە لە زمانی ئینگلیزیدا پیان دەوترێت گازی بەرز و هەر جووتێک بە شێوەیەکی زۆر لە بەرهەمهێنانی زێڕدا بەکاردەهێنرێت. 2 لەسەر 3 نیۆنی جیهان و لە ١40 کریپتۆنی جیهان لە ئۆکراینیادایە. ئۆکراینیا لە ١06 سەرچاوەکانی گرافیتی لە جیهاندا هەیە کە ئێستا لە ١04 بەکارهێنانی جیهان دابین دەکات. توخمەکەی داهاتوو کە لەم وڵاتەدا زۆرە و زۆر بەسوودە بریتیە لە لیتیۆم. پاتری لیتیۆم ئایۆن وەک ڕەنگە 20 بێتتان زۆر پێویستیان بە لیتیۆم هەیە. پاتری لیتیۆم ئایۆن ئەمڕۆ لە هەموو شتێکدا هەیە، لە مۆبایلە زیرەکەکانەوە تا لاپتۆپ و ئۆتۆمبیل. ئێستا با بچینە سەر کانزات دەگمەن و بەنرخەکان. ئەو توخمانەی پێشتر نەمان بیستو، وەک نیۆدیمیۆم، لانتانۆم یان بە ئینگلیزی لانتانیۆم، سریۆم، بە کورتی وتم خشتەی دەوری هەرماوە. بەڵام نامەوێت بێزارتان بکەم، تەنها پێتان دەڵێم ئەوەی جێگای سەرنج ئەوەیە کە نزیکەی 40 لەو توخمە دەگمەن و بەنرخانە لەو پارێزگایانەدان کە کەوتونەتە دەستی رووسیا، باقیەکەی تر بەدەست خودی ئۆکراینیا. وەک ئەوە وایە ئەم وڵاتە دابەش بکرێت. پێویست ناکا بڵین خاکی ئۆکراینیا یەکێکە لە بەپیترین خاکەکانی ئەوروپا کە لە ئەوروپادا بە بەهەشتی کشتتوکاڵی ناو دەبرێت. دۆناڵد ترمپ بەبێ هیچ خۆنمایشکردنێک بە ڤلادیمیر زلێنسکی وت کە تا ئێستا بە 500 میلیارد دلار هاوکاری ئۆکراینیامان کردووە لە شەڕەکەدا، بۆیە پێویستە کۆنتترۆڵی 50 لەو کانزایانەمان پێ بدەیت. زلێنسکی وتی نەخێر، ئێوە بە 500 میلیارد دلار هاوکاریتان نەکردین، بە 100 میلیارد دلار هاوکاریتان کرد. ئامارە نێودەوڵەتیەکان باس لەوە دەکەن کە ئەمریکا نزیکەی 120 میلیارد دلاری داوە بە، بەڵام ترام دەڵێت ئێمە 500 میلیارد دلارمان داوە. ئێمە ملیاران دلارمان بۆ ئەمە خەرج کرد. لەوانەیە پێت وابێت پرسی ئۆکراینیا سادەیە، بەڵام بە هیچ شێوەیەک سادە نییە. بۆنی شەڕی لێدێت. ئەگەر ببێتە شەڕ، شەڕی جیهانی دەبێت، دژایەتی زۆر دەبێت. بۆ نمونە زلێنسکی دەڵێت من هیچ شتێک واژۆ ناکەم کە دەنەوەی ئۆکراینە لەناو ببات. بەڵام لە ناکاو هەواڵێک دێتە دەرەوە کە ئۆکراینیا گەیشتووەتە ڕێکەوتن و دەیەوێت واژۆی لەسەر بکات. ڕۆژێک ترامپ دەڵێت زلێنسکی دیکتاتۆرە، ڕۆژی دواتر دەڵێت نەخێر من ئەوەم نەگوت. هەر بۆیە دەڵێن بۆنی جەنگی جیهانی لێدێت. ئەوروپیەکانیش لە ناوەڕاستدا ماسی دەگرن، دەڵێن ئەو ڕێکەوتنەی کە ئەمریکا دەیەوێت بیکات زۆر یەکلایەنێ و بە هیچ شێوەیەک سوودی بۆ ئۆکراینیا نابێت. هەر بۆیە ئێمە هاوڕانین. بێگومان ئەم هاوسۆزیە لەگەڵ تۆماری ئەوروپادا ناگونجێت، چونکە خەریکە ڕێگی وڵاتان لەناو دەبن. ئێستا هاوسۆزی ئۆکراینیان تەنانەت هەندێک لە سیاسەتمەدارانی بەریتانیا دەڵێن ئەوەی ئەمریکا دەیەوێت لەگەڵ ئۆکراینیا بیکات کۆلۆنیالیزمە. تێبینی ئەوە دەکەیت کە ئینگلیزیەکان ئەمە دەڵێن. بە کورتی ڕۆژی هەینی 20 شوبات زلێنسکی دێتە ئەمریکا. دۆناڵد ترامپ بە خێراتنی دەکات و دەچنە کۆشکی سپی بۆ قسەکردن. ئەو گفتوگۆیانەی کە نائاساین، چونکە بە زۆری کاتێک دوو سەرۆک قسە دەکەن هیچ شتێک دزە ناکاتە دەرەوە. بەڵام ترامپ بانگوازی دەیان ڕۆژنامەنووسی جیهانی کردبوو کە بێن و بەشداری دانوستانەکانمان بکەن. بە کورتی بەو بەرگانەی کە جێت ڤانس جێگری سەرۆکی ترامپ فڕێدایە سەر زلێنسکی کەشوهەواکە گرژ بوو، تەنانەت دەستیان کرد بە هاوارکردن و هاوارکردن. ئەمە یەکەم جارە لە جیهاندا دوو سەرۆک بەم شێوەیە لە بەردەم کامێرادا
مشت و مڕ دەکەن. دەبێت لە هەواڵەکاندا بینی بێتتان کە هیچ ڕێکەوتنێک واژۆ نەکراوە. زلێنسکی بە جۆرێک لە جۆرەکان لە کۆشکی سپی دەرکراوە. واتە بەبێ ئەسکۆرت ڕۆیشت و سواری ئۆتۆمبیلێک بوو ڕۆیشت. تەنانەت گاڵتەیەکم لەسەر ئەم بابەتە کرد. دەڵێن پوتین دێتە نێوان زلێنسکی و ترەمپ، ئەمەش جۆرەکە لە گاڵتەجاڕیەکی کۆمێتی. بە کورتی لەگەڵ ئەو هەموو لێکدانەوەیەدا کاڕوویانداوە، نەدەسەڵاتی ئەوروپی و نەدەسەڵاتی ئۆکراینیان ناگاتە ئەمریکا. ئەم ڕێکەوتنە واژۆ دەکرێت و لەو حاڵەتەدا ڕەنگە دوجار شەڕی ئۆکراینیا کۆتایی پێبێت. ئەم دنیای ئێمە پڕە لە شەڕ لە هەموو گۆشەیەکدا، لەسەری یەکتر دەدەن، زانینی هەموو ئەم ململانیانن ئەستەمە.